کەمبوونەوەی بەرهەمهێنانی غاز لە هەرێمی کوردستان هاوڵاتیانی گەڕاندۆتەوە بۆ زمانی کۆن و دار و تەنووری قۆڕ بۆ نانکردن بەکاردێنن. ئەمە ئافرەتانە دراوسی یەکن بڕیاریان داوە تا کێشەی نەبوونی غاز چارەسەر دەبێت پێکەوە بەم شێوازە نان بکەن. دایە سەبیحانی گەرانە لەو هێرشە موشکیانەی کە لەلایەن ئێرانەوە دەکرێنە سەر هەرێم و دەڵێت هێرشەکان قەیرانی گەورەی دروست کردووە. بەهۆی نەبوونی غازەوە گەڕایتینەوە سەردەمی جاران و لەگەت دراوسەکان خڕبوویتینەوە نان بە تەندور دەکەین بتڵی غاز بوویتە 25,000 ئەگەوا بڕوا دەبێت شیوەکەش بەدار بکەین. خاوەنی نانەواخانەکان لە زۆرینی شار و شارچکەکانی هەرێمی کوردستان لێرە لەوێ گردبنەوە خۆپشاندان دەکەن و داوا دەکەن کێشەی دەستنەکەوتنی غازیان بۆ چارەسەر بکرێت. ئەوە تا لە سنووی تەختەق و کۆیە بە تەواوی نانەواخانەکان داخراون. ئەو هێرشە درۆنیانە وای کردیە لە تەواوی کوردستان قەیرانی غاز هەبێ. ئێمەش وەکو خاوەنی نانەواخانەکانمان داخستیە لەبەرەوەی بۆمان دەرنایەن ئێمە بتڵێ غاز بکڕین با 25,000 دینار. بەڕاستی خەڵک بێمەعاشە بێ پارەیە. پێشووتر لە هەرێمی کوردستان بوتڵێ غاز بە 8,500 دینار هاوڵاتیان دەستیان پێی دەگەشت. بەڵام ئێستا بەهۆی کەمبوونەوەی بەرهەمهێنانی غاز لە ترسی هێرش و موشک و درۆنی ئێرانی بوتڵێ غاز نرخەکەی گەشتۆتە سەر و 25,000 دینار. خاوەنی کارگەکانش باس لەوە دەکەن تا ئەم مەترسیانە بەردەوامیان هەبێت ئەوە قەیرانی غاز بەردەوام دەبێت. ئەم قەیرانی غاز لە هەموو هەرێمی کوردستان هۆکاری ئەم شەڕەیە شەریکەی داناغاز لە کۆرمۆر ترسیەوەی هەیە لێی بدرێ کە ترسیەوەی هەیە لێی بدرێ بە ناچاری دایخستەوە شەوانە کاتێکی کەم ئیشەکاتن. ئێستا هەموو محافظەی هەولێر ئیدارەی سۆران ڕۆژی شوانی شەکەن شەو ڕۆژە 3 تەنگەر غازمان هەیە لە شەو ڕۆژە 3 تەنگەر غازە هەر ئەمەنە ئیدارە ئەدرێ. بەپی دوای ئامارەکان لەو کاتەوە یێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل دژ بە ڕۆژێمی ئێران دەستی پێکردووە. ئێران زیاتر لە 600 هێرشی موشکی و فڕۆکەی بێفڕۆکەوانی کردوتە سەر هەرێمی کوردستان. لە ئەنجامی ئەو هێرشانە بەلایەنی کەم 4 کەس کوژراون و 93 کەسیش بریندار بوون. هەروە کۆمپانیای داناغاز لە کێڵگەی کۆرمۆر بەرهەمهێنانی غازی بە ڕێژەیەکی بەرچاو کەم کردەوە بەهۆی مەترسیەکانی سەر کێڵگەکانی نەوت و غازی هەرێم. ئەوە شوای کردووە غاز بە ئاسانی لە کوردستان دەست نەکەوێت. دیار جەمال دەنگی ئەمریکا.